میده گوته نیدم نگاه بوچی اف دبره بوه میدان شری اف شردی کنگی دو ماهی که چاره نویس بده بری و خلقی وی دبره کی بچتن شرکی گل مازنه هی سر جای متینی هنداوی ابتنی لا مازنه ها بردام دنگی هاونایا دنگی دوشکا 3 ملیم هم جیش ترکا هم برای خودی اول نوکف ویری کفته گل سپاه ترکیه و گل جایدارن پکه گل وی جای متینی هنداوی گوهرزه اول جادا سرکیه حتی نوکش بلی ناف گندی وی رخی جاده دست راست بو رخی گاره دست چپ بو متینی تنیا جاده امین ترین شوی نلوی منطقه که خلق بداهی تو چتن هر وی رخی بچی 100 متر الویری 100 متر الوی رخی جگوندی درکوی امانت تدانینه بردوام شر هی به منطقه نوکجک بردوام دنگی دوشکا 3 ملیم 23 ملیم هاونت 120 ملیمینه هم چای دارد پگه که هم سپاه ترکیه الوی جای متینی شر هی بردوام سپیده وره شر آگیری بر بویوان تیایت ها اول تیای متینی گلی رشاوه دیکه لکا مزن رابوی شرکی مزن لیات یکرنه آخار گوندی الویری همیت هاتین از سلطنه از سیارت وی راتین و چنجک بینید روی کشر های همی بخیرای که زور تداد پرن ویری یعنی هینو چن دنگه توش و هاونه اول چکی قرص الوی شری داتی دبکارینانی شرع بردام شرع بردام شب و شب نیست که 2 هیواسی هیوه شخونی معمل اما شب و روش خونی معمل ما مستمر ما خونی در بود مرخی گوری زچینه بناری چای گاره پیش اوی شری روبرو بونوی راستا خوب گاتوی به مترسی دارترین ناوچه شر هجمار دکرید شاول ویری بو النک درو هجیریه زد زانیاری من هبو لبناری چاکه شرکی به آمان هبوه نشوان مرسدکی گندکیان نزیکی چایگارەیە دەمان باتە شوێنی شەڕەکە کە دار و بەردی تێدا بۆتە ئاگر مەوە نزیکی لای چایگارە ڕەنگە دەبێت زۆر لێرە بڕۆین زۆر ئەمین نییە ئێرە دیارە شەڕێکی گەورە کراوە بۆ تەلماندنی شەڕەکە دو خەڵکی منتەقەی این شاهد بون وقتی و شرال بیری چی بود؟ شرکی کمان بول بینم اولی چند روزه که دیوار نیه جک افریقای فکری بیری سه 4 روزه شرط چی بود بیری اولی دوانان جک داریم پیکی
من قولي بو سي ظلام و آفرتك بو سلام وفلاتك آفرتك دیار نینه یعنی چه بت اوه کرتره اوه آفرت بتن اوه دریج ظلام بن احتمال هذا كورتنا اوه هجیر بو گو خل بن به هجیره و شارت بون لبن او هجیره بن به هجیره خو و شارت بون دیاره درونت پیشکفتی تکنولوژی آبکار اینا بون گوتن حراری بون کشف کرد بون یکسر لیاندا بون فرمت بازه شبه و فلان که اگر حراری ندید کشف نو یعنی شف بون درون کجیاته رنگی وان لطه ویرنده تامین نینه حسب بچی تیرا منطقه کی نه امن خطره امن نینه بس ما فيها ام اثبات كان كل في منطقه شركي قلم مظني هيتي تاكرني هذا قولا اوربيتش الفيري هنا شر هوت يكرني الفيري هذا قولا اوربيتش باش مويت شرينا قولا اوربيتش الفيري هم نشه این بینی نبا چون تنده تامین واني لا باش ترى ام بتشيج بيري لانجي درونا قلف وقت وي دیدم کسی نبینی که تیپ گینی ما بوده چی نویره ناشین شکی او سعی کنی که متی گان بوده بس تو کسی نبینی نشرت دف من نبینی اه باكي كيجي گل جانم بچینه عردوی تراش که را خود کنین شما ندارم و درون ببینید تا آره ویدیوی گو ولید هم در باز بون ویجاره از بیجام از بیچاره خلاص جاره قدی و ناگین بازه خلاص بود ناوچەی گەرمی شەڕەکە لە چیایمەتین 61 کیلومتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری دهۆک 100 کیلومتریش دەکەوێتە باکووری شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە. ئەچێت دەبەرە ئامێدیە بە هەشتا خودەیە سەر عەردێ لە دەستی ڕاستێ من چیایمەتینە و لە چەپێ مژێک سلسیلا چیایە گارەیە. دەبەر بووە مەیدانا شەڕی ناوبەرە سوپای تورکیا و پەکەکێ ئەف بە هەشتە نوکە بووە جەهەنەم هاتووم لی بەرسڤە سێ پرسیارە بگەڕم بۆچی وێرە بووە مەیدانا شەڕی ئەف شەڕە دی کەنگی دووماهی کرد چارە نوێسێ وێ دەبەرێ و خەلکی وێ دەبەرەکی بەچەتەن ئەس هیڤیدار ئەحمەد ئامێدی هێشتا ماویەتی شەڕی ئەم جارە خەڵکی سڤیلی هەرێمی کوردستانیشی کردوتە قوربانی. نه بابا جب نه داره چی نه؟ خفکا پارا بلا انا بدون وقت خفكه بتوني نه محزون خفکت بانا بود عوسمان ڕەشید تەمەنی 32 ساڵ بوو ماڵی لە شێلات زێە هەنگی بەخێو کردووە. ئەم ساڵ پلانی هەبووە 80 کیلو هەنگوی بەرهەم بێنن. بەڵام پێش بڕینی هەنگوینەکەی شەڕگیانی ئەوی بڕی. چوومە ماڵی عوسمان دایکی ژنێکی کارەساتبار و دڵشکاوە تازە کوڕێکی جوانی لەدەستداوە ئەو دایکە زۆر وەرەیدایە بەرخۆی بەڵام دوجار مەرگی کوڕەکەی بەچووکی داهێنا. Ay dayıkota nemin buta, dayıkota nemin buta baba ben Osman. Dayıkota nemin buta dayıki, az da nodam az kemagi dayıki, da çe günah nagi heyta kurrem dayıki. Pe خوشی گیری دو و لو گیری دو و بس تانشتوی گفت اف کنای تانشتوی ببو. خنوی یالای چی بو. چه کەفتە بوو نەگوتنەوە خودی گم طیاره هوایت بوری. تایۆرێ دجاجی هوایتی گراسته جد
البيع دي طوباي هوبتي لەتیفای خێزانی کە 8 ساڵ پێکەوە هاوژین بوون باسی ساتی برینداربوون و گیان لە دەستدانی عوسمان دەکات. موجود كتل كيباي أنا إذا مرتاحنا بنظام جايكي خطأ تمن أسي نزيك مش جبوش تاو منادخو يعني داينجي طوبي زوطايا بتشوفوت يعني مجالا يبوزدا جوب تهاب متلافونو كي بس أبو هذا وەختی دەنگی تەیاری هاتی یەکسەر تبغى كي الدنيا بيتشو من طوي بوي ڕەشید 5 کوڕی هەیە. عوسمان لە ڕێزبەندی چوارەمی کوڕەکاندا بوو. کەسێکی دام بەخۆدا گردیارە. کاتێ چاوی بە وێنەی کوڕەکەی دەکەوێت قیامەت لایەو هەڵدەستێ. خدا و قهرمانایی بوم خدا بمتا دولت ای بدل بینه بوم ازت گلگریا کس هندی من گل نگریا وان چلو چابون آدو من همی آدو درس دب نبوم هزار جار دبیم کرد طیارتین خوبه شرقت اما درس دب نبوم گل طیارت تو چندی چلایم ئاگری شەڕی نێوان سوپای تورکیا و گەریلاکانی پەکەکە دەگاتە نێو خەڵکی سڤیل. چووینە نێو گوندی گوهەرزێ نزیکترین نقطەیە لە شەڕەکە. تو چت کایت بۆسی؟ مەدینا سولەیمان ڕێگای ماڵی براکەیمان پیشان دەدات کە ئاگری شەڕەکە ماڵی ئەوانی گرتووەتەوە. اول نزدیک 6-7 تا گندک هستن. کی کفتینه؟ خدا جاب رخی دیگه گندت کردن. مالا برای میوه کفتی مالا دو خشکن میوه کل کی مالا برایته؟ اول نیوه کو گندت. مروز دو چی وشاله نیوه کو گندت. پێش بچینە ماڵی برای مەدینە دەچینە ماڵی ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان. خەڵکەکەی بەجێ نەهێشتووە. ئامارێکی گەورەی قوربانی خەڵک لەم شەڕەدا باز دەکات. ئەندام پەرلەمانەکان کە ماڵی خۆی لەم شەڕەدا چۆڵینە کردووە. سەلام عەلەیکوم. مەرحەبا گولیستان خانم. تو باشی سعادەت. چایە گوندی چاوە خەڵکی گوندی ئەم گوندە چۆڵ نەکردێتە چۆڵ نەکردیە؟ والله كي في دار ما ايج اخو وري خو شو كده بس شر المنطقة هو اري شارع بس يعني كيف بتشن شريك هيا بكيف بتشن وشو مروشتن جهه خو وري خو يعني شو الجد انه وبتشتاجه هيك يعني ابا جلك بزحمات ابو محمد ابا كنتي ويا بلا رجي محمد صالح بيش معي مرحبا ماما محمد صالح تو باشي نقولي بو البي جندي ده طوب بمولو كابتن بلا ايش مالوي مالو مام محمد صالح تو المالي بو هنجي شاب قبل تو الخوني بابوي وطوب في مولو كافتيا مولو الكيريا بني جندي عم بيجي بين خذ المولو درسته كان خلكي في منطقة في شر تركيا وفجأة كده شهيد بويا تقريبا نزدیک 38 کس هبونه بس في منطقة 36 بله تا 38 يعني البرگوریو بله ئەوە ماڵی ئەسمەتە برای مەدینە زۆری نەمابوو ئەوان ببن بەڕابردوو ئێستاش شوکی تۆپەکەیان بەرنەداوە دلڤێری بی وەختی تۆپۆتی دلکێرێ بووی یعنی دلڤێری بووی تو چە ژوور بە پێکات هەکە دلڤێری بووی هەکە ئیلڤێری بۆ تۆپۆتە بۆ نوکە تا شانسی نای هول جهته في سيارة همو أكيد سرد ليكر كرا سرات هذا شلا سرد همو بيش كر نهلو همو بول نو كده يكو شبالي ترسيو يا وده الحين يونا سوخا
محەممەد ساڵح پێداگیری دەکات ئەو تووپەی لە تەنیشت دیواری ماڵەکەی کەوتووە گومار بکەین. ئەvە بێرێ ئەvە پەنجەرێت هۆتیا خۆری ئۆتۆبوسی هێوێژی ئەوە هێ پەنجەرەیش ناچێت ئەvە بێرە پەنجەرەش کەستینە ئەو هەمی سۆچمەیەت بێ پۆپێنە ئۆشڤێرێ هۆشتیۆی هات شوڤە هۆتیا ئەها ماسکەری کیە؟ جندرمای ترکیه آها شویره هاوید یل ویری دا اما تجی کیلیا ویری اره یا کیر بیگلک چند کیر بو؟ آنده حتی ویری قداد ده اره و جماعتی برو وقت یه تجی کیلیا بابا اینا سرگل اینو که گلستان خان ویری شرگلک هاد بود گرنه ایجا ویری هنده مدرسیه ویری مدرسیه تو ناترسی بشنه ویری؟ نه خلکی ته احبت تو دی بیجوی آنجا چول نکن جه خواه نه؟ گمان دیو بیش بخواه دەچینە گوندی سەرگەلێ خەڵکی گوند کاتێ لە خەو هەڵدەستن سوپای تورکیا دەورەی گوندەکەیان داوە بەهۆی شەڕەکە جوورەدارێک لەم گوندە لە نێو چووە گوندیەکان دەڵێن هەردارێک هەندەی خوێنی مرۆڤێک بە قیمەتە دار قەزوان لێرە مێژووی هەیە لای خەڵک زۆر عەزیزە ئەم ڕوبەرە پێشتر دار قەزوان بوو شەڕ زۆری لە نێو برد ئەم هیڤیتیان ئەم دۆخۆزی لێتکەین جێمە بچن بۆ چه حەق سەرمەنینە نە شەرعیان نە ملەتیانە نە کوردەوەری نە بچڕێک چه حەق سەرمەنینە هەکەس چوومە سەرەوە خۆی حەقی بێ ئەوە خۆ منە یا بۆ بمنە یا بۆ پیرێ منە این چت بێژان یەف شەڕە هاتیە بەریکۆ بێ مانتەقەوە گرتیا ئۆمێدیە هەردەم دەخوازە ئۆشتیە گیری هەردەم ئەم ئۆشتیە دخوازین ئەف هەردوو هێزەژی لێ منطقه بۆرگیان نامینن بۆ هەندێک دۆ خەڵک جۆرە کۆتی سانۆهی بخواشیل سەر ئۆخۆخوا بژیتەوە وەختی بۆ پیرمەت گوتی ئەف کەسانە خوێنۆ مێرەکیە دومێرە یعنی بزۆن هەر دۆرێک خوێنۆ مێرەکیە هەر مۆڵک و ماوە بگۆێ هەنە حسابێ مرۆڤەکی بێ هەر دۆرێکە چەندێ بوو یا کەزوانە مستحيل بيعطوا خيلو كيلو هاي مونيتاسين سالمنينا خدي كيلو كازوني هاي 15000 هو بيجو بيجي كيمتنيني دورك كم كيلو خدي دور هاي 100 كيلو 150 كيلو 200 كيلو ايش هۆکاری سەرەکی درێژە کێشانی شەڕ لەسەر چیای مەتین تونێلێکی گەریلاکانی پەکەکەیە ماجد سارکی خەڵکی ناوچەکەیە لە چیاکانی دەڤەرەکە گەڕاوە تونێلە زەبلاحەکەی بینیوە وەسفێکی وردی دەکات دەگوتی لێرێ نوکات تونێلە ئەوە مازنەوە بدێژنێ ئەوە چیای مەتینە پێشیۆمەیە ئۆگرێ پێوەیە لێرە تونێلەوەنە تونێل دیت بۆ چاوە دەریکەوێ تونێل هەردوو لۆڤەل هاتیە لێدان ئەو ئاخەوێت ڕقیمەتینی و ڕقیمەتینی چی دەلۆیدی بەێ ئەوان سەرێت جۆی ئەو دی لێدۆی ئاسنێت لێدۆین سەرێت جۆی ئەو دێت پێوەکەین و گەهرە بێشوڵکێت چی دەبنی و تێتە سەری وەکو مەسعادێکی مەسعادێکێکی مەسعاد پێت بەنوتینە مەسعادێت چوو خۆرێ شۆرعیوەتۆت حتۆ بنی شۆرعەکین و بە حتۆ بنێوی تش پێ ساتە خستە سەرێت جۆی قسەم لەگەڵ موختاری گوندی گوهەرزێ کرد ئایا دەتوانین بچین بۆ بینینی تونێلەکە؟ ئەمەکە ناشی بچین نەکوێت تونێلەها بۆ بێت گەنی ناشین ئەو نەجێ سوحبەت تیاوێرێ نە؟ ئەو تواتەمە دنیا هی بچت؟ هی بچیت ئەو چوت تورکیا لەم شەڕەدا بە قوڵایی 18 کیلومتر لە سنووری خۆی بۆ سەر چیای مەتین هاتووە دووری بەرزایەکانی چیای مەتین بۆ سەر شەقامی سەرەکی ئامێدی تەنیا 1.7 کیلومترە سوپای تورکیا چاوی خستوتە سەر چیای گەرە
دروست دەکەوێتە بەرامبەر چیایمەتین گارە بە ناوەند و سەربازگەی سەرەکی گەریلاکانی پەکەکەدا دەنرێت بە گوێرەی هەندێک زانیاری پشتڕاستکرا و دەوروبەری 1200 گەریلای پەکەکە لە چیای گارە هەن ئەوان لێرەن شارەزان لە مەحکەمکردنی شوێنی خۆیان چوونەتە نێو قوڵایی چیاکە ناوەڕاستی مانگی تەمموسی ڕابردوو شەڕی گەورەی ئەم جارەی تورکیا دەست پێ کردووە تاوەکو ئێستا هیچ میدیایەک نەچووەتە چیای گارە چیاکە مەترسیدارە کەس لەوێ پارێزراو نییە لە کوی 34 گوند لە بناری چیای گارە 28 گوند چۆڵ کراون مەبەستمان بۆ بچینە چیای گارە هێشتا گوندی دێرەشێ بە تەواوەتی چۆڵ نەکراوە ئێستا تەنیا 14 ماڵی تێدا ماون گوندیەکانی دێرەشێ دەڵێن گارە بەدەستی کێ بێت ئەو بەهێزە ئەمیل گوندێ دێرەشێنە ئیشەڕی هاتیە بەردەری گوندێ دێرەشێ بەڵام گوت نەهاتیە چۆلکردنێ بێژن ئەف چیایە گۆرەی سلسیلا چیایە گۆرەی ئێکش ئاسێترین زەحمەتترین چیایە کو هێزێکی چەکدار خۆ تێدا ڤەشێرت یان ئاسێ بکات و شەڕی بکەتن هەمی مەرەقا تورکیایە پشتی مەتینی بێنە گۆرەی وانە مەقسەدە پتر مەرەقاوانە کێرێ بگرن مقصد برو بتر احتمال سر 7 طبقه اول 7 طبقه بگم 7 طبقه كده هندو بشيرونه وشي بيري مقصد هنا بيري مثلثه مثلثه مقابل بريغوري اجي مقابل صبنه اجي مقابل زيبوني اجي شنو استراتيجي مهمه عسكري هاي مهمه ابو عسكريه بلنده لەوێ وە دەرگای تونێلەکە لە چیای مەتین باشتر دەبینین فڕۆکەکانی تورکیا ئەوەندە ڕووکێتیان لێداوە سروشتی سەری چیاکەی گوڕیوە هەندێک لە زوونی گەرمی شەڕەکە دوورکەوتین چووینە سەر سنگ ئەم پێشمەرگانەم بینی خانەنشین بوون ئەوان بەشێکن لە مێژووی بەرخودانی گەلی کوردستان دەڵێن شەرداغانی کردوین ناوچەکە هێشتا ئەمین نییە تڤەنگەکانی خۆیان ڕادەستی کوڕەکانیان کردووە نەشێدەیەکی دیچکەتە هینەچێنەکێ ئەم نەشێنە کەسە ناپاکەکی و نا تورکی و نا کەس ئەم نەشێنە کەس هینەچێنان حەز ناکەن شەڕاب بکەن و کورد هەندی بینە بشەڕابە ئەم حەشەمینۆکەین ئەم خەسۆکەی خەت تعدۆی ژما بکەن بەس ئەم چ بکەن ئەوای نوکە تعدۆە ئەرە وڵۆ تعدۆە کو تعدۆ بشۆ خەم ئەم پێشمەرگە پشتین عیۆلە مەشی بکە پێشماوێت تەخوات بناوێت بنا پێشمەرگە تو بيجي نافيد عيال نافيد نافيد ماش دي بن نافيد واش بنا بيشمركا نافيد بوتشي دفاعش ملاتي خوك تشي ابا تجورا قهريه الو قهريه والو قهريه بوتشي